بینەرانی خۆشەویستی شاشە جوانەکەی دیمەن تیڤ هاتینەوە حزور جەنابتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ لە بەرنامەی دانپێدانان. ئومێد ئەخوازیین کەوا بەرنامەکەمان توانی بێتی چەند دیاردەیەکی دزێوی ناو کۆمەڵگا چارەسەر بکات. دان بۆ خۆمەحەڵانە دابنین کە لە ژیانی ڕۆژانەمان ڕوودەدا. ئەکیت کۆمەڵی کەس هەن عینادن قەتدان بە غەڵەتی خۆدانانی. بەخوا وایە. مامۆستا با بچینە سەر بڕگەی یەکەممان. بابەتە چ گرینگە زەلامەک پیا بووە دەرێت سەعات 12 من هەر دەڕۆم. هەر هەموو مۆزەفەکان لێی دەپاڕێنەوە بزانن ئەو سەعات 12ەیە چ هەیە کەس نازانی. حازری؟ حازرم. یەڵە ئەکشن. یاڵ. یەک چای جوانم هێناوە بۆ مدیری ئازیز. ئەی دەستەکان خۆش بێ کاکە ئەحمەدجان. ئەبولهێر. دەستەکان خۆش بێ کاکەجان. ئەوەجە بەو مناسەبەتەوە بەڵێ. کاکە ئەحمەدجان ئێمڕۆ ئەبێت تا سەعات 2 بمێنیتەوە لەبەر ئەوەی میوانێکی زۆر ئازیز و خۆشەویستم دێ بۆ لام. وەڵاهی داوای لێبوردنەکەم ناتوانم. بۆ کاکە ناتوانی؟ خۆ دەزانی من سەعات 12 ئەبێ بڕۆم. کاکە ئەزانم تۆ 20 ساڵە لە لای منی و ئەشزانم هەموو ڕۆژێ سەعات 12 ئەڕۆی. بەڵام ئیمڕۆ جیاوازە. ئیمڕۆ کاکە لەبەر خاتری من هەتا سەعات 2 بمێنەرەوە لەبەرەوەی ئەو میوانم یە بۆ لام و زۆریش ئازیزە لەلام. وەڵاهی داوای لێبوردنەکەم منیش ئەوەی کە ئەچم زۆر ئازیزتر لەوەی تۆ. کاکە ئەحمەدجان ئەوەی ئیمڕۆیی من زۆر زەرورە کاکە. ئەوەی من زۆر زەرورترە. کاکە ئەحمەدجان ئەم میوانە زۆر ئازیزە لەلام کە یە بۆ لام بە قوربان. چاوەڕاستەکەم ئەوەی من زۆر ئازیزترە ناتوانم داوای لێبوردنەکەم و تاوە. کاکە من مدیری تۆم بە قوربان. من مدیری تۆ من پێ دەڵام هەتا سەعات 2 بمێنەرەوە. مدیری تۆ یا الله یەکەر مدیر عامە بوویت. من ئەبێ سەعات 12 بڕۆم زۆر زەرورە. ئێ باشە وەڵڵاهی زۆر بەلامەوە سەیرە تۆ بۆ هەموو ڕۆژێ سەعات 12 ئەڕۆی. ئێ کاکە ئیمڕۆ بەس ئیمڕۆ مەمنونە دەبم یارمەتیم دە هەتا سەعات 2 بمێنەرەوە. مستحیلاتە یەک ڕۆژ بمێنمەوە سەعات 12 ئەبێ بڕۆم زەرورە زۆر زەرورە. تۆ ماوەی یەک ساڵە سەعات 12 ڕۆشتووی من ئەبێ ئەم سڕە بزانم تۆ بۆ چی ئەچی و چیەکەی. ئەرێ تۆقە چیەوە ژیانی تایبەتی خۆمە سڕێکی و چیش من ئەسڵا هەست سڕمەر نییە. وەڵڵا یعنی هیچ مەجالیتیانە یارمەتیم بە ئیمڕۆ. ئەبەت ئەو چاکەش لابم جاریکە لە خۆش تۆ هین مەکە وەنە شپرزەم مەکە من خۆم وەزعم تەواو نییە سەعات 12 یعنی ئەڕۆم. تۆ سەیرە. وەڵڵاهی زۆر سەیرە نازانم ئەم کابرایە ماوەی یەک ساڵە سەعات 12 ئەڕۆتە دەرەوە. بەخوا منە بێ بزانم ئەم کابرایە بۆ چوو ئەچێ ئەم سڕەت چییە؟ سامان بەڵێ قوربان وەرە کاکە. ئەرێ چی قوربان دەنگتان چۆن خوارەوە بۆ مشتەوەشی کاکە ئەحمەد دەرە چی بوو؟ جامش بۆ مۆزوعاتۆمان کردووە. سامان خۆ دەزانێ ئەو کاکە ئەحمەدی لای خۆمان فەراشەکە. ئەمە ماوەی یەک ساڵە هەموو ڕۆژە سەعات 12 ئەڕۆوە. ئێ باشە من ئێستام ئەبێ بزانم 100% بزانم ئەم سڕەت چییە و چی لەژێر سەرایە و بۆ کوێ ئەچێ کاکە. یە قوربان ئەو نووسراوی لای مدیر عامەوە هێناکە ڕوخسەتی پێ درا ڕۆژە سەعات 12 بڕۆ میشتێ ناکەم. ئێ باشە ئاخر باشە قەیناکەم نووسراوی هێناوە. بەس کاکە بەخوا ئەمەش یعنی جگای گومانە من ڕاستی گومانم لەلا دروست بووە. ئەبێ تۆ شتێکم بۆ بکەیت. ئەبێ بچی بۆ لای هەر چۆنێ بێ بچیتە ژێر سەری هەر چۆنێ بێ قسەی لێ دەربێنی بزانی ئەم کابرایە هەموو ڕۆژێ سەعات 12 بۆ کوێ ئەچێ. سامان ئەبێ ئەوەنەم بۆ بکەیت. قوربان ئێمە پێشتر زۆر هەوڵمانداوە لەگەڵیشیا دواوین هەوڵشمانداوە زانیێوەگەن تێناگری نازانین ئەم کابرایە سەعات 12 ئەڕۆ چێکا چی ناکات. هەلاکولین هەوڵی خۆت دە دووبارە لەبەرەوەی من شەوانش خەم لێ ناکەی ئەبێ بزانم ئەم مەوزوعات چییە و چ سڕێکە بەڕاستی. باشە بڕۆ فەرموو. نە سەرچاو دەست خۆش بڕۆ. کە تۆ هەقە چێ بەسەرمەوە مدیرێکی لە ژووری خۆتا دانیشتویت چی داوا لە من سەعات 12 بڕۆمیانە ڕۆم. ئەی وەرەقەی مدیر عامم بۆ نەهێنای بۆ تەدەخول لە حیاتیم ناکەی بۆ تێ سەڕی من بزانی. باوکەڕۆ لەو چایە کە ناخۆشە ئەمە چەند وەختە چۆن بۆی خوراوە سەعات 12 مەڕۆ وەڵا ئەڕۆم بۆ کۆتم خۆ ناتم بۆ شەکراو خواردنەوە إلا ساعات 12 ساعات 12 کاک ئەحمەد کاکە تۆ باشی؟ ساعات 12 بەڵێ ساعات 12 ئێ باشە کاکە کەس نەیوت تۆ مەڕۆ بە قوربان. ئەڕۆمتم با بزانیت. ئەرە وڵای تۆزە تاشت هەیە وتم لەوانەیە تایەکە بەس بێتەوە. بەخوا هەرچیەکم هەبێ ساعات 12 کاک ئەحمەدجان بە قوربانت هەمومان نەزانین تۆ ساعات 12 ئەڕۆی نایزانی چیەکەیت و بۆ کۆ ئەڕۆی
بەڵام ئەوە دەوامە تۆ 2 سعات لە دەوامەکە خۆت زووتر ئەڕۆی ئەوانی تش وەک تۆ مۆزەفن هەمووی لە سعات 2 ڕۆ ئەخر جەنابی مدیری تووڕە کردووە ئەخر معقول نییە ئەخەوە كيفي خويتي من ساعات دوانزە ڕۆم يعني ڕۆم من وەرەقەی مدیر عام بۆ نەهێنا ئێ باشە خۆ پێم بوو پێو بوو بەڵێ پێم بوو ئەوتی چی پێوتی کاکە بەس تەکلیفم لێ کردووە ڕجام لێ کردووە تکای خوێنێکم لێ کردووە بەس ئەمڕۆ تا سعات 2 بمێنێتەوە میوانێکی ئازیزم لە دوورەوە دێ بەس لێرە بێ ساعات دوانزە ئەڕۆم يعني ئەڕۆم یقینا ئێستا کاگە حەجا خۆ ئێستا خۆم و خۆتین ئەو گوێ لێمان نییە بەس بزانم ئەمەوێ بەس بزانم بۆ چۆ ئەڕۆی سعات 12 تۆ البابي وقتان چی بۆ چۆچم ساعات دوانزە ڕۆم يعني ئەڕۆم يكون كاكا أروي كيف خۆتە مشكلة خۆتە خۆ مشكلة منية والله تۆ مێشکی سەریە و دایرەکەشت بوو بە مەڕۆمە کاکە و پیاوە تووڕە کردووە بێ بێتە لە ئاشتیکەیتەوە من بێ مەژووری مدیر مستحيل والله دەبێ بێت والله دنیا قسم بۆ کاکە لەبەر ئەونا لەبەر من وەرە ئاشتی کەرەوە گوناح کاکە و کابرایەت تووڕە بووە پیاوە نەبم بێ مەژووری وەرە والله هەر دێت نایە وەرە بەخوا بە زۆرت بە دەستی خۆش وەرە کاک دەورە قوربانەوە هێنام ئەی دەست خۆش بێ والله کاک سامان نەبووە من زۆر لێو عازم دڵم لێ دێژاوە ئاشتیش نابوو تۆ لەگەڵ مناژبیتەوە من دڵم تەخی بەخوا ئەبێ بزانم تۆ سعات 12 هەموو ڕۆژێ بۆ کوێچی والله بڕیاریش ماوە لەم دۆ کڵۆشەکە وێنان چاکەوە تاڵی بکەیت چا ناخۆم بەس دڵمان مرتاح کە بزانم تۆ بۆ کوێچی ئەم ڕۆژێ سعات کاک ئەحمەد بە ڕوخسەتی جەنابی مدیر کاک ئەحمەد جان ژیان معاملەیە کاکە شتێ لەبەر خاتری من و شتێ لەبەر خاتری ئەها پێکی بێنە زانی چیە مۆزوع ئاخرەوە پەیوەندی بە ژیانی تایبەتی خۆم هەیە کاکە دەوازم لێ باسی نەکەم هیچ مەجالیتیان لێ ببیێت ئەرە وەڵڵا والله ڕاست و ڕەوان بێتان بڵێم هەموو ڕۆژێکە ساعات 12 ئەڕۆم ئەچم بۆ خەڵۆتگەی پیری بۆچی خەڵوەتگەی پیری ژنەکەم لەوێ کەوتووە تووشی زەهایمەر بووە ئەها باشە کاکە تۆ لەم حاڵەتە توانی ئەبێرەوە بە تەلەفۆن قسەی لەگەڵا بکەیت ئاخر ئەو هیچی بیر نەماوە من ناناسێتەوە ئەی کە نادناسێتەوە بۆ چێتی بۆ لای پێویشدارینە ئەو من ناناسێتەوە خۆ من ئەوە ناسمەوە وەگەر بێتە سەر و مەسەلێ ئەشەمیلا وەفا نەماوە بەڵام ئافرین کابرا تۆ وەرە ئەمەنە بە وەفا بیت خێزانت نەناسێتەوە هەموو ڕۆژێ ساعات 12 بچی بۆ لای نمونەی زۆر بێت حەزەکەم ئێمەش هەمومان لە خۆمەوە دەست پێکەن تۆزێکمان بچێتەوە سەر و پیاوە وای مامۆستا گیان پیاوە چکە پیا بووە دەڵێ خۆم دەکوژم حتا مدیری نەبینم چیتە ناو کۆمپانیایە چی بەس بزانین ئەو کابرایە دەیەوێت لۆ خۆی بکوشی کامێ ئەوەیە کە من دەوری و کابرای ئافرین ئافرین ئەیدەمی باسی نەکەم بە بینەران بیبینن یاڵە با بیبین یەڵە ئاکشنێکم بەرێ ئاکشن سلام علیکم السلام ڕوخسەت هەیە دانیشم تازە دانیشتی فەرموو وەڵی هاتوو مدیری ئێرە ببینم ماتان لەگەڵەیە نەوەڵا مەوعیدم نییە بەس هەرامێ بیبینم وەڵا نابێتەوە ئەبێ مواعیدت بێ حەتمان والله من موعد وشتم نییە و نەشی بینم ناڵم ئەخە نابێتەوە نابێت نابێت چییە من پێ دەڵم کوردی زانی هەتا نەیبینم ناڕم کاکە بۆ تێناگەی دەڵم ئەگەر مواعیدت نەبێ نابێ مدیر بووینی دەوەڵا بۆ معلوماتە نەیبینم لێرە ناڕم کاکە تۆ کوردی تێدەگەی ئەوەنێ کوردی قساکەم دێ بۆ تێناگەی ئەڵم نابێت نابێت منیش پێ دەڵم هەتا من پێ نەبینم هێ جەنابی مدیر نەخێر من مدیر نیم چی دەبێت ئەیبێت مدیر بووینە بەس مواعیدیشی لەگەڵی نییە موعدت لەگەڵی هەیە نەوەڵا موعد چی ئەی پرۆژەت هەیە پرۆژەیەکی مخۆم پێرێکی ئەی خۆ عەمەلە کۆمپانیاکانی خۆمان نیتوە نەوەڵا سوکە خاینشینێک نێ بەخوا نازانین چێ شتێک وەرەگرم بۆ نەفەرموو بڕۆ دەرەوە دەی نەکەیە دەرەوە بڕۆ دەرەوە دەی مدیر نەبینم ناڕم بڕۆ دەرەوە وە معلوماتە مدیر نەبینم ناڕم ئەڵە بڕۆ بەخوا دەرەوە خۆ بەکوژم مدیر نەبینم خۆ بەکوژم کاکە ئیشمانەیە کاکە چییە بەخوا خۆ چی بەکوژم بووە یەک دقیقە بەخۆ یەک دقیقە دانشە دانشە بەخوا خۆ بەکوژم دانشە ئەوەی دانوە مدیر نەبینم خۆ بەکوژم باشە یەک دەڵم بۆ پۆلیس نا بۆ پۆلیس داکەم یەک دقیقە مساعدەکە بەخوا مدیر نەبینم ناڕم باشە باشە کاکە ئێرە کۆمپانیای هاتووە هاوار مەکە بەخوا مدیر نەبینم ناڕم باشە یەک باشە باشە یەک دقیقە بەخوا خۆ بەکوژم مدیر نەبینم خۆ بەکوژم کاکە حیاوان مەبە حیاوان مەبە یەک دقیقە ئەلو بەیان باش گەورم مدیر نەبینم بەخۆ یەک دقیقە گەورە مراجعە کاتوە ئەڵێ مدیر نەبینم خۆم بکوژم چی بکەین باشە باشە گەورە باشە باشە بەسەر چەک دەی خوا حەفظ کوتی چی ئەوە حەل بوو دەفەرموو بابچین لای مدیر براوە برادەر فەرمە برا تۆ دەفەرمە بەخۆ ڕێژی نایە دەفەرمە سلام عليكم السلام السلام بخير سلام دەسم ماجە گەورم ئەم کەسە بوو ئەویست خۆی بکوژێ
زۆر باشە بەخێر بێ دەسێ ماچەکەم سوپاس کاکە بۆ خەریکە خۆتە کوژی تۆ ئەی کەیکێ پارەی پێنەبێت خوا بۆ مردن باش نییە ئەی بۆ خۆت نەکوشت ها یخۆ کەس دەستی نەگرت بووی ئەخ وتمە سێ خۆم بکوشم لە بەردەمی کۆمپانیاکەتانە هەمووتان سەرجەمکردن دوای مەسئولیاتە تۆ حەزەکەی باواز لەو مۆزوعی خۆکوشتنە بێنین بینە سەر لوبی مەوزوعەکە من ناخۆم بۆ ئەی پارەم بێنێ فرمو کاکە ئاو خۆ پارەم بێنێ کاکە لێرە ئاو بە بەلاشە ناخۆم بەلاشە ئاهدەم کردووە ئاو نەچێتە سەر دەمم وڵی هاتوومی تر هاوکاریەکەم کەن بەخوا یەک دینارم بێ نییە شەش حەوت سەر خێزانم یەک کۆش خێزانم هەیە هاوکاری وەکو چی کاکە وڵی شتێ پارەم بەنێ مانگانم بەخوا وڵی هیچ شتێکتان بۆ بگەرمەوە لەوانەیە دەستکەن بە گریان ئاەسە تاسە قوڕێ پێون تەسەورەکەن دوو مانگە دوو دانە مانگە خوا ئاگای لێیە من ماسی مەزگوب نهاتۆتە سەر دەمم چەند دوو مانگ بەخوا دوو مانگ دوومان گەورە من سێ مانگە نەمخوارد من شەش مانگە دوو جار ماسی خواردو فقط کاکە ماسی کێتن باوکو ئەسان چونیوە حەستان لێ نییە وەی مەسەلەکە بۆ کاکە نەفسمان نییە نا بەخوا من لە بەحرەکە شایبین من چۆرکەم پێ بەرحاڵی وەختی ئەو مقۆمقۆی نییە کاکە فەرمو دەی جەنابەت چی ئیشێک وڵی وتم هەروە جا من وڵی زۆر دەزانم وەکو چی مەخسە ئەتوانم مەخسە بڕۆم بە پیاسە ئەتوانم نان بخۆم بەخوا سێژی پۆ بۆ خۆم ناڵم ئاخ ئەچم بۆ ماڵی خەزورم ئیشەکەم ئا ئیشی باشە زانی بەڵا ئەزان شەوانش مەسلحە دەخەوی بەڵا باشە خەوە ئەی لەخوا بەزیابێ خۆش بیاخوا تو چ کارێ وەڵاهی من سوکە خانشینێکم هەیە و دوعانی تاوەرێک بەخوا ئاوا هیە خانە نشینی چی وەڵاهی چی پێ بڵم بەخوا خۆشم نازانم بەس وتیانەوە بۆمان کردوی بڕۆ وەریگرە یاخە چۆن نازانی ئەی تۆ خانە نشینێک تێ نازانی لەکوێ بۆ کراوە پێشتر لەکوێ ئیش دەکرد وەڵاهی پێشتر لە ماڵە مەسوولێک بووم مانگانێکی زۆر باشیامێ هاوکاریە کردم و ئەی چی ئیشێک دەکرد لە بریەوە وەڵاهی ئیش نەبوو بەڵام نوکتەم بۆ کێڕانەوە ئەوانیش پێکەین مەنیان پێ خۆش بوو چی نوکتە نوکتە بەڵێ نوکتە تیجارایە معاشی بۆ بڕیتەوە بەڵێ بەڵێ جا خۆ نوکتەکانیش ئەوەنە زۆر نەبوو چوار پێنجێک بوون دامێت لە یەکەم پێکە هەموو سەرخۆشە بوو ئەتر دوایەوە دوو بۆم دووباراکردنەوە هەر پێەکەنی ینی نوکتە نەمایتر بوو بە تەقاوت بەخوا تیاتی 200 جارم گێڕاوەوە کابرا هەر پێەکەنی بەڵە بەڵە بۆ نام جۆرە کەسانیشتن بەخوایتر ڕوم کردوتە ئێوە بێ هاوکارم بن کاکە گیان تۆ بەغەڵا داتوی ئێرە منەظەمەی خێرخوازی نییە ئێرە کۆمپانیایە کاکە ئێمە ئیشوکارمان زۆرە مەجای ئەو چەلەحانەی مانیە لەگەڵ جەنابتا ئەزانم بە قوربانی ئاخریانی هەر ئاوا بڕۆمە دەرەوە من ماڵم ناڵم یەک دینانی تیان نییە بەخوا لای شێخەڵاوە ڕۆژم محالەبین بینی بە پاقلاوە خەی وسێمە بووە ئێ بۆ نەخۆ پارەم پێ نەبوو یە لە ماڵەوە چای شیرین بخۆ لە حسابی وەکەوە بەخوا پارێکوا شەکەت بڕین بەخوا نییە کار محەممەد شوێنێکمانی لە کۆمپانیا والله لە بەشی خەدەماتەکان شوێنمان هەیە توانین لێ بکەین بە کرێکار کرێکار بەڵێ زۆر باشە زۆر باشێتی کاکە کرێکاری بە من لەکوێ کرێت بۆ ناکرێ کاکە ئەی تۆ چیترێت قوربان فەقەراتمە ئێ ئەم فەقەرات بە کرێکایی لەکوێ بمنەکرێت فەقەرێ 38 و 39 سواری یەک بووە یە کاکە گیان خۆی هەتا 33 فەقەرە هەیە برا ئەم 38 لەکوێ هێنا خە من نەکبەتم ئەی نەکبەت یعنی چی ئەی داماو یعنی چی بەخوا لێ بەشەر ناچم لێرە شتێکم زۆر پێسەیرە سێ چوار فەقەرەشی لە ئێمە زیاتر ئەڵێ ئیشم پێ ناکرێت ئیشت پێ ناکرێت بەخوای وێرانم بەخوای هیلاکم دەکاتە تۆ غەڵەتاتی بێ کارانێکە تۆ ئەتێمەنیمان بە قوربانم بەخوا یارمەتیم نێن بەخوا خۆمە کوژم ئەی باشە وەڵام ئیشە باشتر بۆ دۆزیت عادی ئەی بۆ نایەتە جێەکەی من خزمەتی جەنابەت کەم ئەی جەنابەت چیەکەی من خزمەتی جەنابەت دەکەم نا ئاخر دەتخوا ئەزانین چۆن بەخوا لەوانەیە بە من نەکرێ ئەوە زانین چۆن تاقەتی ئەو بەزم و ڕەزمم نییە بیڕۆی لەرەوە بەڵێ کار محەممەد لە بەڵێ خۆتکان بە بەش بازانی کارێکی بێتەوە باشە بەس ئاخر گەورە ماوەڵی کار ناکە نایکەم بەخوا بەس مانگانەکەم بەنێوە ئەی کاکە چیت بۆ کەم برا وەڵی مانگانەیەکم بۆ بڕنەوە چەندێک بێ بەزیابێت ئەی کاکە خۆ من هەتی بەخێو ناکەم بەخوا من لە هەدی داماوترم کار محەممەد حکم لله ئەم بەڵای لەسەر من لا دەبا خۆشی لە بژێنە بێتە قاتڵ بەسەر خۆم شەریکەکەشمەوە بەڵێ براکەم بی بە ماگانە بەس معاشی بۆ 100,000 بۆ بڕۆ بابێ لە حسابات پاری خۆوەرگێ بڕۆ باشە هەر 500,000 باشە کاکە من تااقەتی نکتەی جەڵانەوە نییە من مەجای شتانم قوربان 500,000 چی بەڵێ ئێ باشە ماڵتان ئاوا بێت بەس پێشەکی توانم وەریگرم پێشکی چی کاکە بۆ کاکە من خانوو بەکرێت لە تۆگرم ها یان خەتی مۆلی نەڕاکێشم چیوە کاکە قسەکەی من لە ڕای خۆ جێم کردو معاشت بۆ بەڵێ بەڵێ ئەستا پێشم کۆ کار کار محەممەد بەڵێ بدرەوە باسەر نوێشین من مەمنونی جەنابتم هەرچەنە ناوی بەڕێزیشتم نەزانی شەوکەت ماڵی بابم شەوکەتە ماشەڵڵا کەڵەگەتە فەرموکە دەفەرم فەرم سەر چاو سلام علیکم کاک محەموو عەلەیکە سەلام ڕخسەت هەیە دانیشم وەڵا جا خۆ دانیشتووی وەڵایی هاتووم بۆ مەعاشەکەم سەلیمان نووریتر ماشە لەسەر چاو
بەس بدەیەکم لێتان هەیە جاری پێشوو 5,000 تیا بوو گوێشتەکەی بڕابوو دانەیەکیان تیپی پێوە بوو. ئازانی چی؟ ئەلەم حەدە بۆستە با مدیر گوێ لەم قسانەی تۆ نەبێت با هەمووی نەبڕێت. خێزانی تۆ شتەکە بە مەزبوطی هاتووە حەزم لە شتی مەزبوط. ئەلا کوردی من بۆ خوا پێ دەڵێم ئەوە مەعاشەکەشمان بۆ داناوی ئەلێرە واژۆیەکم بۆ یان خۆم یەکەم دەی ها خەتێکی لێ ئەمە 400,000 ئەمە وەرەگرت 400,000 بەڵێ باشە بۆ مانی پێش 400,000 تا نامێت. یخۆ قەرزە لەسەرمان نییە کاکە ناخ سبب بخۆی 500,000 بۆچی بۆ 400,000 ئەگەر ناتوێ بمەرەوە والله مەسەلە ئەوە نێ بەس حەقی خۆمە حەقی خۆمە حەقی چی کرێکاریەکەی چیەکەی 500 بۆ بڕیمەتەوانێ ئەوە دووەم جارە 400 وەرەگرت. سپاسی خوا بکە و هەڵگرە بی خەرجیرفانت خوانایی مدیرەکان بیستەوە چی بوو؟ شەوکەت ماڵە بابم شەوکەتە ماشەڵڵا کەڵەگەتە ماشەڵڵا پانەکەیتەوە دەبڕە دەرەوە دەی سڵاو لە کاک محەممەدی گوڵ دیمانت بەخێر واڵە باشە بەخێر بێتەوە باشی وەڵاهی گوتم خۆ خوێنە سەری نە ئەزانم ئەو وعدیشم بە ماڵ مناڵ ماوە ئەمڕۆ شتە مەغزە و گۆشتی بەرخیان بۆ بکڕم بۆ برژانە بازوو بێ مەعاشەکەم وەرگرم خێرا بڕەوەەوە نە لە ڕەنگیشت جوان بۆ تۆزێ واژۆیەکم بۆ لێرە بکە زەحمەت نەبێ خەتێکم سەلێرە شتێ تیاری کاکە بڕی 200,000 بۆ داناوی فەرموو چەند؟ 200,000 کاکە بۆ 200,000 ئاخە سەبەب ئەمە چییە؟ هەموو مانگێکەمەوە شتێک کەمەکەن لێی؟ ئەوە لەسەر من هاوار مەکە جەنابی مدیر ئەوەنەی داناوە ئەگەر ناتوێت بەجێ بێڵەوە بڕۆ واللهی ئەوە ڕاست نییە واللهی ئەمە ڕاست نییە خوۆش ئەمە قبوڵ ناکات ئێ دەبێت بمەرەوە نە والله مەسەلە ئەوە نییە ئەی چی؟ بەزەر ناخۆشە تۆ لە 500 بێتە سەر 400 بێتە سەر 300 ئێستا هاتوتە سەر 200 توعا بکە ئەوەنەش بمێنێ والحاڵ خۆ ئەم قەدرە قبوڵ ناکات دەفەرموو بڕە دەرەوە ئیشمانەیە ئێمە ماڵە بابم شەوکەتە مەشەڵڵا کەڵەگەتە ڕێزم بگێنم بە هەمان شێوە بڕۆ سەر چاوم ماڵە بابم شەوکەتە تاوای مەکە مەعاشەکە بڕە تاوا سەر چاوم خوا حەفزی ماشەڵڵا کە سەقەتە بڕۆ دەرەوە فەرموو یعنی چی مەعاشم بڕە بڕاوتەوە چۆن مەعاشم منە بڕێ سەبەب کاکە مەعاشەکەت بڕاو بڕایەوە سەبەبی چی شتی چی تاوا دیوا چۆنە بێت لە خۆتانی کێ بڕیوێتی جەنابی مدیر بڕی بە ئەمری ئەو بڕدراوە خلاص مدیر چۆنە توانێت مەعاشم ببڕێت بۆ هەتا مدیر نەبینم ناچمە دەرەوە لێرە بۆ ناتوانێت بیبڕێ کاکە خۆ قەرزە لەسەری نییە بڕاو خلاص مەعاشە هیم نەتوانێت توانێت بیبڕێت هەرچەمەوەکەمە دەرەوە کەس ناتوان بگات دەرەوە هەتا مدیر نەبینم ناڕۆم بگورە گەورە باشە فەرمۆ لە جێگانم باشە ئەوە چی هەرەیە کاکە هەرێتون کاکە هاتوو بۆ مەعاشە نەماوە بڕاوە مەعاشە یە لە کامێنی چاو دەرەکە و سێم کەم بشکی سەرڕای هەڵبزیتەوە کاک بۆ چییە؟ ئاخر نابێت نابزان بۆچی مەعاشم بڕاوە باشە سەتێتە گەێنی کاکە فەرموو لەسەر خۆت بە فەرموو داچێت فەرمێ ئەبێ لێ بگی کاکە من نەهات بە حزوب جەنابێ ڕوخسەت تێدانیشن فەرموو تازە دانیشتن 500 بۆ نەبڕیمەوە دوای فترێ بوو بە 400 وتم قەی ناکە بوو بە 300 هەروتم قەی ناکە بوو بە 200 ئێستا هاتم بۆ مەعاشەڵە مەعاش بڕاو نەما شەکە خواردی ئێتەوە هەموو سەرەتای کۆتای هەیە کاک ئاخر چۆن تێم گەین برا ئەها با من تێوگەین کاکە ئەو کاتی من 500,000 بۆ تۆ بڕێەوە من سەڵ بووم خێزاندار نەبوو باڵێ دوای ماوەیەک ژنم هێنا کە ژنم هێنا مەعاشەکەی تو بە 400 خۆ دەزانی ئێتر دوای فترەیەک مناڵمان ئێتر مەعاشەکەی تو بوو بە 300 ئەمە بۆی بوو بە 300 ئێتر خوای گەورە دیارێکی جوانی پێبەخشیم لە دوایە دوانێک ماوە مەعاشەکەی تۆ هاتە سەر خشە ئێستا ئاو بێنە دەست بشە تێگەیشت جا ئەمە ڕەوای حەقە ئەمە غەدەر لە من کراوە بۆ تۆ نیازێ هەیە بە مەعاشی من ماڵم ناڵی خۆ بەخێوکەی ئاتخوا دەشتی بە خۆت و کامێرەکە وەرە پێشەوە وەرە پێشەوە دەوەرە خۆ ناو خۆم ڕەحمەت لە دینێ ئەو مەشەدەتان بینی ئافرین سەلام
ئەوە نەبێ شعور بیت بڵێ ئەم کابرایە خێرم پێیە یارمەتیمەیە هێشتا ئەو فەزلیا بەسەر ئەوە خوا بە دوورمان خێ لەو جۆرە کەسانە مامۆستا بابەتشکە هەیە باسی پیاوەکی ڕەزیل دەکات ئەو ڕەزیلە بەس ببینێت چ لەو ماڵ و منداڵی دەکات حازری ئارە وەڵا یەڵە ئەکشنت دەمێ یان دەست پێ بکەیت ڕەزیلەکەت داوە بە من هەدی یەڵە ئەکشنێکم بەرێ ئەکشن آخر قمری تۆ گوێ لە من بگرە قمری ئەزانی چۆن تۆزێک عاقڵ بە مەسرف گرانە ئەبێت تۆزێ دەست بە پارەوە بگرن بۆ تێناگەی دەست بە پارە بگرم ئێ ڕەزیلی پیس تۆ هەر پارەی سرفەکەی ئەزانی چۆن مەسەلە ڕەزیلی نییە قمری من دایمە وتومە قمری یاخوا قەت نەمری بۆ ئەڵێ زەمت خۆش دەبێت نەوەڵا مەسەلە خۆشویستن نییە بەڵام خوا نەخواستە بەمریکا کە مەسرفی تازیە ئەوانە ئەزانین چەندی تێچێ تۆ وەلحاڵ واز لەوە بێنە هەرەوەیەکە ماڵەکە مت بەجێشتووە پیاوی خەڵک سەرکە 12 منداڵیانە دەتوانن بەخێویکەن ئەتۆ 3 دانست ناتوانی شێتم و کڕگە شێت شەریف چێکێەوە ئەرێ آخر قمری ئێستا من تۆم دەرکردووە چوون بەگشتە ها قسەم پێوتویت تۆ خۆ تۆرایت و ماڵەکە و چۆڵ کردووە قەیچێکە لە ماڵی باوکتی خۆ غەریبە نییە ماڵی باوکم والله حیان نەماوە هەروز لە بەردرگایکینە ئەخر چۆن نەبێوە والله کچەکە شەرمەکا بڵێکێ تۆ باوکی ئەوی والله ئەڵێ باوکم مردووە ئەزانی چۆن ئەبێ ئەسڵەن شانازی بکەن من اقتصادیتان بۆکەم بابە خۆ ڕەزیل نیم پارە کۆ زای پارە بەچی پێیاکرێت اقتصادی چێ تۆ پارە لەسەر یەکدادەنی نە خۆراکێکی باش نە جلکێکی جوان بەسیە شەریف آخر دە قمری وانیە بێ قەزاویت هەفتەی پێشوو بیرە چۆوانەیە وتی کیلۆیە قیمەم بۆ بکڕە نەمکڕی کیلۆیەک کیلۆی قیمە خەک لە ڕۆژە 2 کیلۆ گۆشتە کڕن ئەی باشە بیرە چۆ پار لە عیدی زەواجەکەیە قاڵبەی کێکم بۆ هێنایتەوە هەبوو بە 10,000 هەبوو بە 5,000 شەمبیلە 5,000ەکەم کڕیوتی 2 هەفتەیە ماوە تۆ تۆ سەروی ڕق بووە خۆ خورا نەما مایەوە ئەی سڵاو لە عەقڵت لەبەر ئەوە یەک ئەوەندە خۆشحاڵم کە ناگەڕێمەوە بۆلات تۆ مۆزوو 1 ساڵ پێشەوە ئیستا باسیەکەی گوێ بگرە شەریف واللهی دڵدار دەڵێت بەس بیبینم بزا چی لەسرت دەکات دڵدار خۆی جارێ عەقڵی تەواو نییە گوێ بگرە یەیتەوە نایەیتەوە کەیفی خۆتە من نەدەرم کردی ژنەکە تۆزێک عاقڵ بە تۆ بزانە پارە چۆن پێیاکرێت کەسابەت گوێ ماوە بەخوا تا دینار دەمێکە قەپاتی کردو قسە بۆ چیەکەیت دەی ئەمە چییە پاکێجی ئەنتەرنێتێ بەس ئەم ڕووماوە ئاکە ڕۆحەم خەبەرێکی ناخۆشی عین بەیانێ بێتی کەمەوە دەتوو ما دەموایە تۆ بە ئەمڕۆ هەرچی بەرنامە هەیە داونلۆدی کەمی چیشم ئیش پێ نییە ئەمە چیە بەرنامەیە تڕن تا چین وین کورد نازانم چێت بەس دای بەڵسێنێڵ چۆن دابەزێت چەند سەریعە ئەمە چییە هات بلەز نەها هەر ئێستا دزێک پەیا بووە زۆر لێ هاتوو زۆر مهم پارە لە کونی ئەیبی ئەدە نەن ئەوە خۆم خوێنوارێکم تاوانێ پارە لە کونی قۆشبن و قەنەفەشە دەردو ئەدۆزێتەوە دزی لێ هاتوو پارە بدۆزێتەوە نەیەت بۆ پارەکەی من ئەو دزەنێتە سەر من پارەکەم بە دزێ نەبابە نەکرد دز لە کوێ ماڵی منەزانێت بە قورعان نەزانێت چی بکەم کۆرە دەیە هەڵە چوزانە من پارەم هەیە بە قورعان نەزانێت پارەم هەیە ئەخوە تاڵێ زۆر لێ هاتووە شەریف پارەکەی نەدزی بیت شەریفە باوکەڕۆ شەریفە باوکەڕۆ شەریفە باوکەڕۆ خوای ما بێت خوای ما بێت شەبەکەش فولە ئەمە دووگە واتم دووگە ماوە ڕۆحم چوو پارەکەم ماوە لەکوێ بیشارمەوە ئەو دزە پێی نەزانێ ئەو دزە نەعلەتیە لەکوێ بیشارمەوە ئەم دزە چیم و پەیا بوو قاعدەی جوازە وەرخێرە بەکەڵک نایە هەم جێشی نابێتەوە هەم پارەکەشم کارەبای گرێت هەیە ڕەپە بێت چی لێ بکەم بچم بۆ چوو
بچم بۆ ئەو ژووری بیشارمەوە ئەو ژوورش بەکەڵک دوازیمەوە بۆ ئەو سەر ڕانگۆڕی ئەو سەر بەکەڵک ناچم بۆ ئەم سەر ئێرە باشە ئێرە باشە ئێشارمەوە لە مەطبەخەیە بیکەمە سەلاجەکەەوە نە تۆ لەم فرێزەری مجەمیدەکە دانا و فەرقی سەلاجە و مجەمیدە چینە دۆزیوە ئەمە نه ئەمە فنجانە وا سوفەت زەکە حەزی لە کاپۆچینایە بوو کردەوە جانتاکەشت دێنێ مەش بەکەڵک نایەت ئەمە ئێرە توی شکل چا ناکات ئێرە نەخێر وا شروبی کۆکەی تایە وا سوفەت زەکە وتی بگەڕێ بۆ شروبی کۆکە جانتاکەش نە بەکەڵک نایەت مەقە بە قۆرمەجێ ڕۆحم چی بۆ تەپێ چی بکەم بە قەبری باوکم دەرگایە دەی بە ناموس و حیسێتم دزەکەی زانیوێتی پارەمەیە هاتووە چی بکەم خوا بە قۆرمەجێری وەختیەوە هەیە با بچم لەو ژوورە بیشارمەوە سەلەشوێ بیشارمەوە ئاخر دزە ئەوە نەبێ شعوری ئەو هەموو لە دەرگایانە چییە بیبە مەسەربان نەبا بە بارانە بارێت دوای پارەکەشم تەڕە بێ چی دەکەم چی بە چییە بۆ سەیریکە ئەو هەموو لە دەرگایانە خوا ناڵم ئیسفادە لەو پارەیە بکەیت ئاگڕوەحەم ئەرێ تۆ چی شەریف ئەرێ تۆ چیت عەبقەری کە خۆش با بچم بزانم ئەبێت دارێک بەم بەڕوح تا دز بە حیاتی وان یەکەم دزینەکەی جارێکیکە با بڕۆ وا هاتم دەرگا کراوەتەوە وەرە ئەوان لە یەکەم هەی دزی لە شەریف کراوە ئەی بابا بۆ بابی شەما و ڕووی بابە ڕەش بێ هەستە بزانم حەسە بزانم چ دزێکی ئەی دزی مۆدێرن ئاڕۆم تێکە ئاسەیرم کە ئەوە چییە دزەکە کوڕەکەی خۆم دەرچوو دز بابا هیچ لە یەک ناگەن لە سوشای میدیا خوێنمەوە چیتە ڕۆڵ ئەی ئافەرمیسە ئەوە هاتوویتە تۆ ڕێک و پێک بە خۆت دانیشە عادل و یاپل ئێستا چین تەماتەڕۆنێکیشی بۆ سوورەکەم و خوێن بێکەوە بابا من هەزار معاناتم هەیە مشکلم هەیە عاقڵ بە ڕۆڵە مشکلەی چیت هەیە وەڵا بابە لە تێریایەوە هاربوون و ئەو ڕۆزەسن داخوازی شەی مەمشەو ماری دەکەن بەڕاستە دەیاخوا مبارەکی بێ مبارەکی چی بێ 4 ساڵ خۆشم دەوێ کورە کوڕم تۆزێک دەمێدە مارێکم بۆ خۆم عاقڵ بە ڕۆڵە ئەمڕۆ مارێکی بێ سبێنە تەلاقی بیت ئەو هەموو ئاڵتون وشتەشی بۆ بکەین سبێنێ باوکیە لە هاتخوا کاک شەریف ئەو ئاڵتونەکانی بچکە لە یەک جابوون تۆ نەبەخوا شوازە ڕزیەکە هەر ناینی کوڕم باوکە تۆزێک مەشغوڵە ئەچمە ژوور تۆ دارم لێ بگرە بۆ خۆ بڕۆ ژوورەوە تەلەڤیزیۆن بکەرەوە سەی تۆ مجیریکە بەخواش لەم کاتوانێ نەخۆشی تایە بەس ئیشێکی زۆر زەڕم هەیە نەجوڵێت خۆی بابم مەشغوڵە مەشغوڵی چی شێبی شەوش هەدەی ماوە کوولەکەی ڕۆحم باشە خۆ ئەو دزە ئەم 15 دەفتەرە بەرێ من قوڕەکرێ بەسەرمە ئەو 5 دەفتەر شتێ هەی ڕەزیلی پیس ژنایم یەک دەفتەرێکی دەچی لەمە سەرف ناکەی ژم ناینی زۆر قەلقم نازانم ئەو 15 دەفتەرە خۆ دزێک بیبە من تەواو قوڕەکرێ بەسەرمە حەل چی بێ حەل دەی شەریف حەل ئەها چۆنیەت تەلەفۆنێ بکەم بۆ ناتیق ئەو تاجیرێکی دۆڵەمەە پێویستی بە پارە نییە ئێستا ئەوە چییە حەلی من لای ناتیقە ناتیق ئەوە ناتیق ئەلو ناتیق چی؟ کاکازام ناو ناتقە بەس من حەزەکەم تۆزێ ناسکیکەمەوە ناتیق بەڵێ سەر چاوم باشی تۆ ناتیق گوێ بگرە بەڵێ تۆزێ پارەم هەیە ئەوە 15 دەفتەرێکە حەز ناکەم لە ماڵەوە لای من بێ دنیا هەزار دزێکە پیا و خراپێکە ئەوەیەکە سیقەم بەخۆشم نییە بە باوکم نییە ئەی بەنیازی چی لێ بکەی وەڵڵاهی لای خۆ بۆم دانی پیاوانە تێگەی ئێ ئەزانم تۆ دەوڵەمەنی پێویستی بە پارە نییە ئەوە چی ئەڵێ بۆربەرینگە شکاوە نەوە بە خیالە خۆم بۆربرنی چی ناتێر جان گوێ لە من بگرە بەڵێ من ئەزانم تۆ کابرایەکی متەمەکینی بە ملیۆنێ دۆلار ڕێ یەک جابە ئەو پارەی من لای جەنابێ بێ کاکە من پارەی خۆم لێ زیادە پارەی تۆ بێتە سە پارەی من ناتیق ڕزار لە یەکەم ناتیق ئەی بۆ ناچی لە بانک داینی کاکە یا تۆ بڵێ بەزەکە بخەلە بەردەم پشیلەکە کورە بابە خۆ
بەخوا بۆم حەمەکات و لەو سەرشۆ بەدەستی بەتاڵی مەدەرەوە ئەی چار چییە؟ ئێ کاکە با لە ماڵی خۆتا بێ کوێ ماڵی خۆمان جاخۆ دڵدار ببینە خۆم کوڕێکم هەڵی گوێرەکەی بەخوا مشتێکە خوا ئەوە ژەخوا واز لەوە بێنە لە ماڵ و دای نانم ئەبەد ئێ بیدە دوکانداری ئیشێکی پێ بکە یان نووسینگە یەک شتێک چاوە ڕاستەکەم ناتیق ژیان تۆ پارێت لە برای خۆت وەرگرە بینی خۆم و خۆت بەس ناتیق ئامان ناتیق کەس نەزانێت کە من پارە ماویتە تێ ئێ وەڵڵاهی ئەی چۆن کەس نەزانێ ئەی نابێ شتێک لە بەی نابێ کاکە خۆم و خۆت و فتق چی؟ فتق فتقنا فقط فەرق ناکە الحكم لله كاكا بارك بينا ناتیق ئەمڕۆ پارەکە بۆ هێنم بەس ئامان ناتیق ئامان کەس نەزانێت کەس نازانێ کێشەمانە لەگەڵ تۆی چم پێ ناکرێ خۆزگە برادر نەبوویتە کاکە من نامەوێت کەس بزانێت کە کەس بزانێ عین کەواتە زانن کەس بەوێت کە من پارەم هەیە آخر چۆنە بە کەس نەزانێ کاکە ئەگە پارەکەت شتێکی لێ هات ئەگە داوات کردەوە ئەم بۆ لای خۆ تۆ پارەت هێز کرد بەس ئەوەیە کە من ئەو 500 دەفتەرە مایت هەیە ناتیق ئامان کەس نەزانێت باشە الحكم لله کەس نازانێ خەمە نەبێ تەواو الحكم لله کاکە چار نییە دەبێنە بە بیخەمە سەر پارەکانی خۆم چار نییە لەگەڵ تۆ چی بکەم من تۆزێ ئیشمەیە دەرچوونم هەیە بە پەلەم دەربەچۆ بە قوربانە بم یەک تۆزی کە من هێم وەرە بۆ لای شوخەکان لێ پارەکە دێمێ باشە بەسەر چاو وا دێ یاڵە خوا حافیز بای من بە گۆشەکە و بێم کوڕی نەبا بە گۆشەوە و شوێکی خوتۆناتی بۆ خەو وای لە قەزا لە قەبری باوکم وەرە هەموو با بڕۆ ئەوە بۆ لێ ڕاوەستای مراقبی باوکتەکەی والله مراقبة چی؟ جۆ بگرە ئیشێکی زەڕورم بۆ هاتۆتە پێشەوە ئەچم یەک دەقەم پێچێ یەمەوە سەلاجەکە تەماتی تیا دەریەکەیت یەک تەماتەوە ڕۆن دروست دەکەیت سەمونی زەهێنمەوە چیل لێکەوە غەددار زانتا چی پێتە؟ ئەمە هینی تایە ئەمە لەفافی تایە نەفاوی چی؟ کە حەمە سەعید دراوسێمان تووشی مایەسیری بۆ چم بۆی پاکەمەوە یا یاع لە خۆ یاع لە باوکت چۆن باوەڵی یا چی دە زانتاکە؟ هینی تایە ناڵم لەفاف بەڵام ڕۆنی زۆر تێ نەکەی با تووشی کۆڕسڵۆڵ نەبین ئێستێ بۆ وەزان زانتاکە چی دە با تەلەفۆنشم سادق بکەم تەلەفۆنشم سادقی بکەم لە مام سادق وەرە فریام بکەوە ياهما بشكرتون يا الله خير دلدار يا اخوة هجرونا دا بيديسانو الو ئەلو مام سادق باشی؟ الو دلدار شلوني باشم خوش بسلام ربي بجي مام سادقەوە حاڵەمە تێداینە؟ شلون باب میک نەوانێ سرف ناکەوە پاس دەفتەری بردو برادەرەی کەچیم پێم گوتی وەرە ژم لە بینە ژم لە ناینی يعني من يستابيم مام سادق ڕزای دەکەم وەرە فریامان بکە وەرە ماڵمان باش کۆ مشکلە حەلکەین باشا وهاتم باشا وهاتم دە باش خواحافیز سرچا يا الله خير بيسانو لا حول ولا قوة الا بالله نازانم کاکە ناتیق بۆ دیار نەبوو نە لەو سەر نە لەم سەر خێرا بێ ئەم پارەی تەسیم کەم بەخوا لای منە فەوتێ دەی ناتیق پێیا بە ئەوە ڕاوەتە لێرە منم ڕاوەتە ناتیقی برام کاکە ناتیق باشیت سەرچاوم کاکە شەریف گیان باشی ئەمانەتەکەم بۆ هێناویت دەست خۆش بێ 15 دەفتەرە بە قوربانە بم خەمە نەبێ لەسەر ئەمە یەک زەلام نەزانێت کە من پارەم ماوە خەمە نەبێ یەک کەس نازانێ پارەدا هیچ سیقم بە کەس نییە من پارە ماویتە تێ نا یەک دیینار نەداوە پێم پیاوی تۆکەی پارە یاوە بە من وەنیە نە ئەو ناسم نام ناسی ڕەحمە لە دایک و باوکم یەک دیینارش بە من نەداوە خەمە نەبێ زۆر مەمنون خوا لەگەڵ خەمە نەبێ خواحافیز بای مام بای شەریف عینی دلدار تو تاكيدي باب الباري هي ئەلێ بۆ خۆی ماما بە چای خۆم دیتم لێ گوێم لێ ڕاگرت بوو یەک جانتا پارەی برد و لەو برادەری خۆی برد بو كان برادري ناوی ئەو کوڕی ناوی ناتقە ناطق ايه ناطقي باش دناسم ئارە وەڵڵا كسشي زور باشا يعني ام كابرايا ام باري بوشي نازانم چی لێ دەکە تۆش ئاوا بەو شێوەیە ماویتەوە معقولە مامەجە من لە ئەو ڕەفیقەکانی من هەر هەمویان ژنیان هەیە منداڵیان هەیە یعنی معقولە من لەسەر بێژم داوە ژم لێک لە ژنونانی کە ژنایم یەک دەفتەری دەچی دڵدار بابێتەوە بزانە چۆن ڕەزیل و ئەنجا بەڕاست هەر بەخۆی ڕەزیلە
بزانە چی بەسەر دێنم هەموو شتێک ئایدی من ئای بە خێربێ سادقی برام ئای تۆش بەخێر بێتەوە شەریف یاخوا بە خێربیت باشی ئەحواڵت ڕەحمەت وڵاوە ئەم فترێ زوو سەردارمانەکەی کورە کوا زوزوات و مەڵی 6 مانگە چاوم بێرە نەکەوتووە بابا تۆ خوب گیرە نییە ئای تۆ سێرێ و قسمەت و نسیبە ئەبێ هەلو تەماتە و ڕۆنە و خۆی یعنی دیستان تەماتۆ ڕۆنە ئەزانی چۆن لە دنیای نییە بە ئەڵقە پیاز و تەماتە و تەرتیباتەوە نییە بیبەری پێوەکەی ئەرێ کاکە تۆ واز لەم تەماتۆ ڕۆنە نایەنی وەڵڵاهی ماڵ و مناڵەت هەمووی بوون بە ڕەجل الحەدیدیەوەنێ ئەم تەماتۆ ڕۆنە بخۆن ئێتە بیگۆڕە ئەزانی چۆن ئەوە بۆ سیحات باشە زۆر مهمە جا بە ئەڵقە پیاز و تەرتیباتەوە نییە ئەوە عالمێگەڵێ ئەگەر ڕۆژی پیازێ بخۆیت پیاوەکە بە ئێستر هین ئەڵم ئێستر بە ئەسب ئاوایە بە قوتێکە ڕاستە لەبەرەوەی هەرزان و پارێژ زۆر کەم تێچێ تۆ باوەز لە مەوزوع بێنی بەڵێ کاکە تۆ هەتاکەی ئەم ڕەزیلیە هەتاکەی ئەم پیسکەیە کاکە پارە بۆ چی باشە ئێ پارە بۆ ژیانە بۆ بەختەوەریە بۆ خۆشیە کاکە گەنجێکی ئاوا هەتا ئێستاوا قوربەسەرە ماوەتەوە بەبێژن باشە تۆ ئەم پارێت بۆ چیە کاکە بۆ نژنێ بۆ ئەوە نایەنی بۆ خزمەتێکی ماڵەکەی خۆتی پێ ناکەی ماڵ و مناڵەکەت جاشەڵڵا سادقی برام هەبوایە بەسەری تۆ بەسەری ئەو دڵدارم ئەو دڵدارم بە نۆ ناشت بێ ئەگەر هەم بێت دەی بەخوا من زۆر باشە دەناسم پارەشت هەیە بەڵام ئەم ڕەزیلێ واز لێ نایەنی آخر نیمە تۆ لە خۆتەوە قسەی چیەکەی بەسەری تۆ نیمە نا بەسەری خۆت ئەی ئەگەر شاید هەبوو تۆ پارەت هەیە کوا شاید چییە دڵدار باوکت پارەی نییە بەڵا بە خۆم جونی و مامەجان لێ ڕاوەستا بووم جۆم لێگرت یەک جانتا پای لۆ برادەری مراقبەی باوکتەکەی ها ناتق برادێکی ناوی ناتقات زۆر دەوڵەمەندە زۆر باشێ ناسم ئینسانێکی زۆر ڕازگۆ و ڕێکوپێکە یعنی من پارە لای ناتیق دابنێم ئەی بۆنە بیا قەزابی کاکە سادر تۆ خۆ نازانی ئەو ملیۆنێرە بە $1 ملیۆن ئەڵێ واحید ئاساییە چوی پارەکە لە لادانەوە و توتا بۆم هەڵگرێ و کەس نەزانێت چونکە ئەمە عادەتی خۆتە باوکم مەناعەتم نییە بڕۆ چیم بۆ لای ناتیق ئەگەم من 15 دەفتەرم لای ئەو دانابوو بۆ خۆتان شەریف ئەت بەمە لای چین ئەگەر قسەی دڵدار ڕاست بێ لێت قبول ناکرێ ئەم تەواو بەس هاتاکەی ناتیق درۆکە نە ئینسانێکی زۆر زۆر ڕازگۆی من باشێ ناسم وەنی ڕێک ڕاست فەرموو باچی لەلێ باچی بۆلە فەرمو فەرمو زۆ خەجاڵەتین کاکە ناتیقجان بەم نیوڕێ نەماهێ سەرخەوێکیش بشکێنیت زۆر ئاساییە بەڕاستی جەماعەت هاتوون حەزەکەن تەئکیدێک پرسیارێکیان لە جەنابە هەبوو من هیچ قسەیەک ناکەم سەر و سەرچاوم یاخوا بەخێر مەمنون ئازێتان کێشا و ماڵەکەتان ئاوادان کردنەوە لە خزمەتان فەرمو جارێک شتێ بخۆن فەرمو صادق فەرمو گوزەر ناسکە ناخۆم دەبی خۆ ناخۆم ئێدە بخۆ ئاخر دەهین مەکە ناسکە ناسک ناخۆت ماڵە بە قوڕ نەگیرە دایم تو ئەمە ئەوە چی بکات شەریف خێرە ئەو چه زەر و کردە باوشتەوە ئەها کاکە وەڵڵاهی بڕوا بە ئاگام لە خۆم نییە ئەم هەتیوە شێت مەکە بە شەرەفم شێتی کردو بۆ کاکە هەر عەقڵم لەسەرا نەماوە بدەست ئەم هەتیوە ئەخر لەبەر چی کاکناکە جان وەلەو کاتەکەی کاتی ئەوە نێ بەڕاستی ئەحراجت بکەین ئەفومان بکە وەختەکەینەوە وەختە بەس ئێمە هاتوین پرسیارێک لە جەنابەت بکەین وەلەو کێشەکە کێشەی خۆمانە عائیلیەن پەیوەندی بە بەڕێستەوە نییە بەڵام دیارە ناوی جەنابتان هاتە ناو مەوزوعەکەەوە لە خزمەتانە ئێمەش بۆیە داوای لە بردنمانەیە ئەگەر ئەو پرسیارە لە جەنابەت بکەین هەچی گدڵتانە فەرموو بڵێ ئەم کابرایە پارەیەکی زۆری هێناوەتە دەرەوە لە ماڵەوە ئەمەش کوڕەکەیەتی منیش کە برای ئەوە ئەمە زۆر ڕەزیلیەکە و ماڵ و مناڵەکەی خۆی فەوتانووە مەسروفیان لێ ناکە یعنی بەڕاستی هەمویانی هیلا کردو بەڵێ زەریفە بارحاڵ پارەیەکی زۆری هێناوەتە دەرەوە لە ماڵەوە ئەمەش کوڕەکەیەتی شایەدە کە ئەمە پارەی هێناوەتە دەرەوە گوایە هێناوێتی لە لای جەنابەت دایناوە 15 دەفتەر دۆلارە اینجا هاتوین بزانین ئەگەر ئەم پارەی لای جەنابتا ئەوە وەڵڵاهی ماڵ و مناڵی پێویستی پێیەتی و ئیتر بۆ خۆ دەزانی ژیان پێویستی بە پارەیە ئەمەش ئەڵێ من هیچ دینارێکم نییە و ئەسڵ و ئەساسی نییە مەوزوعە جەنابەت ئینسانێکی بەڕێزی ڕازگۆی دیاری خاوەن هەموو شتێکی بۆ خۆت پێویستیت بە پارەی کەس نییە بەڕاستی تۆ ئێمە ئەوە ئازانین بەڵام بابزانین ئەم ئەمانەتەی لای جەنابەت داناوەیان نا وەڵای کاک سادەکەن من ساڵێک شەبێت نە شەریفم دیوە و نە پارە و نە جانتایش یعنی لە دایک و باوکە ڕووسوری دنیا قیامەت ڕەحمەت لە دایک و باوکی خۆت کاکە باشە برا یعنی شەریف پارەی لای جەنابەت دانەناوە بە هیچ شێوەیەک هەر نەمبینیوە بە هیچ شێوەیەک پارەی لای من دانەناوە 1 دیناری لای من نییە قەوسێکم بنێ قەوسێکم بنێ قەوسێکم بنێ
کاکە ئەگەر پارەم لای تۆ داناوە هەمویان بەرێ ئێبرای بەڕێزم من خۆم ئەو تا ماڵ و سەربەتی زۆرمەیە چی لە پارێ من پارەی خۆم لێ بەڵایە نا ببوورێ ئێمە تەواو ئێمە باوەڕ بە جەناب دەکەین خەتای توێ سادق خەتای توێ ئەگەر تۆ عقلی خۆ نەیتە دەست عقلی ئەمە ئەوە ناکەیت دڵدار بەڵێ ماما ئەو قسانە بیستی بە قورعان خۆم جێم لێ بوو تەلەفۆن لە کاک ناتق دەکرد ئێستا پاگرو دێنم هەتا پێشم ڕەت بوو جانتاش قاوای لە بوو گوتمە چیتە گوت لە فافە یعنی ئەو بەڕێزە ئەو بەڕێزە سوعبەتمان لەگەڵاکە وڵی نازم جانتاکە لە زەوری تو نای کاک ناتقینە دڵدار بەڕاستی تۆ منە شەرمەزاری برایەکەشم کرد و کاک ناتقش کرد بەس خەتای منە نە ئەبوایە بە دوای قسەی بێعەقڵێکی وەکو تۆکەوم بەخوا هەتا سەحەبی ئەم مێشکەبی سیستەمی دوو نەفەریش نابینی تێگەشتی کاکە جەن من شەرمەزاری ئەو بووم بەڕاستی داوا لێ برنمەیە وەرەمە پەنگی بە هەموو دنیایەوە ئەم هەتی بەسەر منە ڕۆم تێگەشتی ماما من مامی تۆ نیم من برازای وەکو تۆم نییە صادق ماما. صادق صادق كاكس لا حول ولا قوة إلا ئەلێوە تۆ چیت ئەوە چی بوو ئەو تەمسیلە جوانە كم تمثيل ئەو تەمسیلەوە نەبوو کەوتە پارەی نایەوە بە من كوا بارو يا من ها كوا بارو دابا من تو كاك بۆ خاتی خۆ منم بایانەیەک چەندتا دۆلار ماوتێ تو بارو دابا من کاکە گیان لە جانتاژی قاوەیە و 500 دەفتەر بوو كاك شريف جان نتوم بينيو نبارة دابا بيم يك ديناري توم لاني ويك ديناري من جلاي تونيا کورە بۆ خاتی خۆ تۆ باس چیەکەیت كورة بابا بالراس مو تو باب زن قاتل قبل ناقة تيك تو طاومني تو بزن كاك شريف من نەموت بابینی خۆمان بێ کاکە گیان بۆ خاتی خۆ ناتێک گیان قڕنەکەی بە تەبلی سەرما بخوا هستكم طاومني كاك شريف تو وبراس باري تشي بخاطري خوا نبارة دابا بيم نبارة ملاتا هل هيك؟ حتوش من بينيو دينارك شلا لا منية یعنی هیچم نایوتێت هیچ شێوەیە. أول شيء كاك كاراتيك نەبابە کاراتی چی خەریکی جەڵدەم كاك شريف تەک مستحقت بی ماڵی نەخۆری لۆ چەکمە سۆری ئەوە حیوارەکە هەموو عالم بەردەوام و حیوارەی لە بۆ ڕەزیلەکان دەڵێ باش ئەتوو شەرم و حەیات بەخۆ نییە ئەتوو داناوەشەی ئەتوو دانافەتێ یەک دقە کاکە سەبینە وازیان لەگەڵ منتە نا باش شخصیتەکەت دەکەم شخصیت هەڕۆحم چوو بەڵێ من دەوری شخصیتەکەم بینی بەڵام یاخوا دوژمنەکەشم ڕەزیل نەبێت واللهی مامۆستا بەڕاستی ئەو ڕەزیلیە ماڵ و منداڵ و عایلەی هەموو تێکدای نەخۆشیە ئەها بۆی ناخورێت عادەتەن ئەوانەی کە پاریان بۆ ناخورێ و لە ماڵ ناڵ شارنەوە لە مستەقبەلە هەرێکی چکە بۆیان نەخوا ئەوجا هەیە نەخۆش دەکەوی هەر پارەی لە سێک دادنێ دینارێکی سەرف ناکە بەو خوای من مناڵ بووم دراوسەیەکمان هەبوو با ناوەکەی نەڵێم قوتویکی ئەمەنەی هێنابوو ئەو کاتە سەف 250 ئاسن هەبوو تێکرد هەموو پێنجشەمە لەسەر جومعەیەک تایەتی تێ کرد و ئەیشت ئەخ تۆ بۆ نیازی چیت هەیە واللهی بەداخەوە خوای بە دووری خێ و دیار دێ لێمە ئینشاءالله مامۆستا ئەو هەفتەیە کۆتایی هات بابەتەکانمان تەواو بوو لە کۆتاییدا چی دەڵێ بۆ کۆتایی بە بەرنامەکەی بینی لە کۆتاییدا چاوی هەموو ئەو بینەرانە ماجەکەم کە ئەم بەرنامەی ئێمەیان بینی و بە دیار جددی قسەی دەکەت جددی یعنی تۆزی و نەرمیکەمەوە نەرمیکەوە کاچی من تاکە دەستان خۆش بێ دانیشتم بە دیار دیمەن تیڤیەوە ئینشەڵات تەمسیلەکانمان لەوە تەڕ و بڕترە بێت دانیشن بەخێر بای فیما الله